خودایە چارەنووسم هەمان چارەنووسی خات و بوودا نەبێت. ئەمە ئەو نزایە کە گەنجانی کەرکووکەیکەن کە چەند سەدەیەک لەمەوبەر خات و بوودا لە پێنە خۆشەویستەکەی بڕیاری خۆکوشتنیدا. بەڵام گەنجانی ئێستا دێنە سەر گۆڕەکە و نزاکەن کە هەمان چارەنووسی خات و بوودایان نەبێت. بوودا کە ناوی تەواوی بوغدایە و لەگەڵ تێپەڕبوونی ڕۆژگاردا ناوەکەی گۆڕاوە بە بوودا. ڕۆژانی شەمەی هەموو هەفتەیەک بەشێک لە گەنجانی کەرکووک بە مەبەستی پاڕانەوە و نزاکردن بۆی بە خۆشەویستەکانیان بگەن ئەچنە سەر گۆڕەکەی کە لەسەر قەڵای کەرکووکە. چیرۆکی بوغدا بە جۆرێک لە نێو گەنجان بڵاوبۆتەوە کە کچێکی موسڵمانە کەوتوتە داوی خۆشەویستی کوڕێکی جوولەکەوە. دوای ئەوەی کوڕە جوولەکە کە ئاچێتە خوازبێنی باوکی ڕازی نابێت و بوغدا کۆتایی بەژێنی خۆی هێنێت. پاشان باوکی لەسەر قەڵای کەرکووک گۆڕێکی بۆ دروست دەکات کە گەورەی حەوشەی گۆڕەکە 500 مەترە و لە نێو ئەو حەوشەشدا گومەتێکی 9 مەتری بۆ دروست کراوە. گۆڕەکەی بوغدا لە نێو ئەو گومەتەدایە لە ڕووی مێژوویەوە ئەگەڕێتەوە بۆ کۆتایی سەردەمی ئیلخانیەکان و سەرەتایی جەلائیریەکان. تەنها بیر و بۆ چوونێکی یاوکو بڵێن سروتێکی ئاینەیەک و بڵێن لێکدانەوەیەکی ئەو کەسەیە بۆ ئەوەی کەوا ئاواتەکەی خۆی بێنێتە دی کە گوایە ئەو گۆڕا کەسێ بووە نەیتوانێت بگاتە ئامانجەکەی داواکارن ئەمان ژۆک ئەویان لێنێ بەڵام لە ڕووی بۆ چوون و لێکدانەوەیکی زانستیۆ بێ هیچ لێکدانەوە بۆ چوونێک نیە تەنها ئەتیقاداتێکی ئەو کۆمەڵگەیە یا ئەو بیر و بۆ چوونی ئەو گەنجانەیەکەوە لەوە سەرچاوی یا بیری لەکەن. لەگەڵ سەردانیکردنت بۆ سەر قەڵای کەرکووک بە دەستی چەپەوە مەزارگەی بوغدایە بە دەستی ڕاستیشەوە مەزارگەیەکی تری هەیە کە بە هەمان شێوە ڕۆژانی شەممە هاوڵاتیان ڕووی لێ دەکەن کە بە مەزارگەی پێغەمبەر دانیال ناسراوە. ئەم هاوڵاتیانەوە خۆیانەڵێن مەزارگەکەی پێغەمبەر دانیال زۆر پیرۆزە هەرچی ئاواتێکت هەبێ پاش نزە و پاڕانەوە دێتە دی. بەشێک لەم ئافرەتانە نەخۆشن یان بە مەبەستی دووگیان بوونیان یان دۆزینەوەی هاوسەرێک بۆ کچەکانیان پارە ئەخەنە نێو گۆڕەکەی پێغەمبەر دانیال و نزا دەکەن. هەندێک جار ژن و ژنخوازیش لەم مەزارگە ڕوویداوە. يعني مثلا يا ربي هاتم بقابي داني نبي توب من أو هنا بدأ من الله حتى داني مش يعني رحمة بك بسر داني نبي بمش يردبك يعني بروي داني نبي بخاطر أماكي مرازي قرك أخوة عيدة بخاطر أماكي مرازي هيا أخوة عيدة. باش ئێستا دوعاکەی تۆ چیە مرازی چی تێکە قبول؟ والله من يعني بشر صاغ بي سلامت بي ترشي من هيا. هاوڵاتیانی کەرکووک پێیان وایە کە پێغەمبەر دانیال ئیسلام بووە بۆیە سەردانی مەزارگەکەی دەکەن بەڵام بەپێی بەڵگە مێژوویەکان کە وەک مێژوو نووسان بازی لێوە دەکەن مێژووی دروستکردنی مەزارگەکەی پێغەمبەر دانیال بۆ سەردەمی ئەتابەگیەکان ئەگەڕێتەوە و یەکێک بۆ لە پێغەمبەرانی جوولەکەکان لەسەر بیرروباوەڕی جوولەکەکان بووە. تەنانەت بەڵگە مێژوویەکان ئەوەش پشڕاست دەکەنەوە کە گۆڕەکەی پێغەمبەر دانیال لە عێراق نییە و لە ئێرانە. ڕۆکان جاڤێنارتی کەرکووک.